میدیا وەک دەسەڵاتی پێنجەم لە جیهاندا ڕۆڵی گەورەی هەیە لە چاودێریکردنی کۆمەلگا و کەمکردنەوەی توند و تیژی بەرامبەر بە ژنان، بەڵام شارەزایانی میدیا پێیان وایە میدیای کوردی بە ڕۆڵی ڕاستەقینەی خۆی هەڵنەستاوە بۆ کەمکردنەوەی توند و تیژی بەرامبەر ژنان و بەڵکو لە هەندێک میدیای کۆنەپارێز ڕەوایەتی بۆ توند و تیژە دەدرێن. پێویستە لە ڕێگەی میدیاوە تواناکانی ژنان دەربخرێت بەگشتی و هەروەها باس لە سەرکەوتنی ژنان بکرێت، ئەو کار و چالاکی ژنان پیشان بدرێت کە لە کۆمەلگایە ڕەنگی داوەتەوە، نەک بە شێوەیەک ڕۆلاوازەکەی ژنان پیشان بدرێت، ئیتر ئەوە لە ڕێگەی پرۆگرام بێت، لە ڕێگەی بەرنامە بێت، لە ڕێگەی فیلم و ئەفلام کارتۆنەوە بێت. دەبێت ژنان بە ئاسایی سیر بکرێن، بۆ نمونە کاتێک کارێکی باش ئەکەن، بۆ نمونە کارێک ئەکەن کە سەرکەوتوو ئەبن، کە پیاوێکیش بە هەمان شێوە ئەو ئیشە بکات، ئەوە هەر کەسێک کاری باش بکات، چ ئافرەت بێت چ پیاو بێت، ئەوە بە سەرکەوتوی سیر بکرێت، بە کارێکی باش سیر بکرێت. نەزاکەت حوسێن مامۆستای زانکۆ توێژینەوەیەکی لەسەر ئەو ژنانە کردووە کە لە ناو میدیاکان تووشی دەستدرێژی و گێچەڵپێکردن دەبنەوە. ئەو دەڵێ نامەوێت بە وازەحی ڕێژیدا تاکە بڵم، بەڵام ئاستێکی بەرزی هەیە، یعنی بەراورد بە هەندێک لەو پێشێلکاریانەی کە ئێستا راپۆرتی پێشێلکاریەکانی سندیکای ڕۆژنامە نووسان و شوێنانی تر تیشی ئەخەنە سەر کە ڕێژەکەی چەندێکە تەحەڕوشکردن و ئینکردن بەکارهێنان و ئیستیغلالکردنی ژن لە دەستگاکانی ڕاگەیاندنە ڕێژەیەکی هەیە، ینی ڕێژەیەکی ئەوەندەی هەیە کە پێویستە قسەی لەسەر بکرێ و پێویستە بە پێشێلکاری بناسێنرێت. بەپێی ئاماری بەڕێوەبەرایەتی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ژنان لە ئەمساڵدا تەنیا لە سنووری هەولێر 13 حاڵەتی کوشتن و 14 حاڵەتی خۆکوشتنی ژنان هەن، لەگەڵ ئەوەی هەموو ساڵیش لە 25 نۆڤەمبەر کە ڕۆژی بەرەنگاربوونەوەی توند و تیژی دژ بە ژنان هەڵمەتێکی دەڕۆژە ڕادەگەیەنرێت، بەڵام ڕۆژنامەنووسێکی ژن بەباشی دەزانێت ژنانی ڕاگەیاندنکار بە ئاشکرا باز لەو گێچەڵ و دەستدرێژیانە بکەن کە لە کاتی کارکردن ڕوبەڕوویان دەبێتەوە و بێدەنگ نەبن بۆ ئەوەی ببن بە نمونە و هێز بۆ ژنانی دیکە. بوێری ئەوێ ئافرم بۆ ئافرەتە بوێری کە ئەتوانێ خۆی وەکو نمونە بەکاربێنێ. ئێستا لە هەموو عالەمە زۆر ئاسایە، بەڵام لە شەرق الئەوسەت تابینی تەنانەت ئەگەر پیاوێکیش بە نمونەی قوربانی بێنەوە ئەسڵان خۆیان بۆ قوربانی پیشان مال علم لەگەڵەوەشە ئافرەتانی میدیاکار لە هەرێمی کوردستان زۆر کۆسپ و تەگەرایان تێپەڕانوە، یعنی زۆر شت بەسەریانە هاتووە و لەگەڵ ئەوانەشان ناتوانن بیکەنە نمونەیەکی باڵا هەتا من و تۆ یەک بتوانین بەکاری بێنین سبەینێ وەکو ئافرەتێک باسی ئەوان بکەین. ناری ڕۆستەم دەنگی ئەمریکا هەولێر.